بڵین بە خۆشحاڵیەوە لە ئێستا ئەبینین کە بەشێک لە گەنجان کار لەسەر زیندووکردنەوەی کللتور ئەکەن جا لە ڕێگەی هەر بابەتێکەوە بێ لە ئێستاە دوو گەنج لە شاری سلێمانی کە خوشکوبران و بڵین مناڵی دوو کەسایەتی دیاری شاری سلێمانین کە ئەوان شارێک لە مامۆستای ئیسماعیلی خەیات وەروا خات و گەزدەن کە ئەوانیش هەسارە و هەیاسن دوو خوشکوبران لە ئێستاە کە لەسەر زیندووکردنەوەی براندێکی تایبەت ئەکەن و ئایانەوێت لەسەر جلی گەنجانە جارێکی تر ئەم بابەتە نیشان بنەوە و بتوانن کە کار لەسەر زیندووکردنەوەی کللتور بکەن لەسەر جلوبەرگەکان و جارێکی تر پێشکەشی بکەنەوە قسەوباس هەم لەسەر براندەکە و هەم لەسەر ئەتاوی و کۆلێکشنانەی کە لە نێو دوکانەکان و جارێکی تر پێشکەش بە گەنجانی ئەەکەم بە میوانداری هەردوو خوشکوبراکە کە ئێستا لای من سڵاوتان لێ بێوارەتان باش بێت زۆر سپاس بەخێر بێن بەجار لە هەسارەوە دەست پێ بکەم بزانم بیرۆکەکەی کامتان بوو سڵاوتان لێبێ بەخێر بێن سەرچاو ڕاستەکەی براندی نەخش براندێکی کوردیە جلوبەرگی کوردیە بیرۆکەکە لە ئەوڵەوە لە هەیاسی برامەوە دەستی پێکرد اینجا براندەکەمان براندێکی کوردیە جلوبەرگەکانمان هەمووی لە ناو کوردستان بەرهەمیێت ناوکەشی نەخشە کە لە بیرۆکەکەی لە تێکەڵکردنی ڕنگ و هونەرەوەیە کە ئێمە خۆمان لە خێزانێکی هونەرین و نازناوی نەماڵەکەشمان هەر خەیاتە بۆیە هەردووکیمان تێکەڵ کردو و ئەمانەوێت جلوبەرگەکانمان بە مۆدێرن دروستەکەین بۆ گەنجی ئێستا کە بتوانێت لە بەریکا بەڵام بە تێکەڵکردنی ڕنگ و کللتوری کوردی لەگەڵ یا تێکەڵاو بێت هەیەس بیرۆکەی بڵین دروستکردنی کارێکی لەم شێوەیەکە وەکوە سارە ئاماژەی پێکرد هەم جلەکان مۆدێرنن و هەم جارێکی تر زیندووکردنەوەی کللتورە ئەمە ئایا لەلایەن گەنجانەوە ئەتەوێت چ پەیامێک بیت بەخێر بێن دووبارە خۆتە ڕاستیە جلی کوردی کە ئەمە هەمانە ئەوانەی کە چۆن بڵێ پێشتر بکراوە تەنها کۆمەڵێکی خەڵک دەتوانێت بیپۆشێ ینی بۆ منە بۆ کۆمەڵک کار یاخود کۆمەڵک شت گونجاو نییە اینجا ئێستا کە جلی مۆدێرن هەیە وڵاتانی ترە خەڵکی زیاتر ئەوانە پۆشێ بەڵام تۆ چۆن نتوانانی کوردیەکە زاڵکەیتەوە سەر جلە مۆدێرنەکە ئەبێ بێم دوانە تێکەڵ بکەیتەوە جەلامان کاتا تۆ شتێک دروست دەکەی کە تایبەتە یاخود پارچەیەکە بێ کە من لەبەری بکەم کەسێکی تر نایبێ یعنی مەژوار لە کەسەکەکانەکە کە بە هەستێکی تایبەتیان بۆ دروست بێ چونکە هەر کەسێک پرۆدەکتێکی تایبەتی بەخۆی هەیە هیچ پارچێک لەوەی تر ناچێت ئەوەی کەی بینم لە دوکانەکەەوە بزانم تەنها جلی خانمان نییە ئەنی کچان نییە کوڕانیشە باشە بە بڵین پێکەوە کار لەسەر ئەماکەن لەسەر دیزاین و تەنسیقەکەیان جیادان کردێتەوە لە ڕاستیە ئێمە جلمان هەیە تایبەت بۆ کچان و جلیشمان هەیە تایبەت بۆ کوڕان و جلێکیشمانەیە کە کچ و کوڕ هەرتوانێت هەردووکی بەیەکەوە لە بەریکا هیچ جیاوازەیەکی نییە بۆ دیزاینکردنەکانیش زۆر کات من سوود لە ڕەئی هەیە وەرەگرم وەکو کوڕێک ئەی سوود لە ڕەکانی من وەرەگرێ وەکو کچێک و هەردووکمان تێکەڵ یەکەین و جوانترینی لە دروست دەکەین نابێ بە شەرتان لەسەر ڕەنگەکان لەسەر دیزاینەکان هەندێک جارە بێ ڕاستی چونکە ئەو شتا دروستە بێ لە کاتی کارکردنا بەڵام ئەتوانم بڵم هاریکاری دایکم و هەندێک کەس لە کەسە نزیکەکانی خۆمان جاری وە فکرێک یەکلایە کرێتەوە کە زۆر دوو دڵبینتیایە بەڵام سواز بۆ خۆیانی نەتیجەکان زۆر باش بوون خەڵکی زۆر ئەبینم بۆ نمونە خێزانەکان با بڵین ژن و مردن یاخۆت بە هەمان شێوە دایک و کچن زۆر کار لەسەرم بابەتاکەن ئەم پشگیری خێزانیە بۆ ئێستا تا چەند گرنگە لە بروی ئەبینین کە گەنجێکی زۆر بێکارن و ڕاستە ئێوە لە بنەماڵێکی هونەرین بەڵام ئێوە خۆتان بیرۆکەکەتان هێناوە و جارێکی تر خۆتان کارتان لەسەر زیندووکردنەوەی ئەم بابەتە کردوێتەوە ئەم بڵین هاوکاریکردنی ئێوە تا چەند گرنگە بۆ زیندووکردنەوەی کارەکەی ئێوە هەروە ناساندنی و بۆ بڵین دەستکەوتنی بڕێک پارەش بۆ خۆتان بەڕاستی ئێمە جگەلەوەی کە بیرۆکەکە بیرۆکەیەکی جیاوازە با بڵێن براندێکی تر بێسە بەدۆک و ئێمە نییە ئیش لەسەر ئەوە بکار لە ئێستیان لە هەرێمەکەی خۆمانە بەڵام لەگەڵ ئەوەشە بەشێکی تریشی ئەوە ئێمە حەزەکەین خۆمان لە ناو وڵاتێکی خۆمانە ئیش بکەین و پارەکە بێتەوە وڵاتی خۆمان و هەم هەلی کاریش بۆ کەسی ناوخۆی خۆمان بڕەخستێنین بۆی نەک بەس من و هەیاز بگرە کەسەکانی تریش ئیسفادەی لێ بکە هەم لە ڕێگەی ئەوەیەوە کە بەپێی ئەوەی کە شانازی بەوە بکە کە براندێکی جلوبەرگی کوردی هەیە و هەم ئەوەش ئیسفادەیەکی مادی لێ بکە و چەند کەسێکی تر جگە لە ئێمە سوودی لێوە بگرێت پێم خۆشە پێکەوە دوکانەکە بگەڕین و ئێوە گەر پێش من کەون فەرموو
بەسێک لە بۆ ئەم دیزاینە بکەین ئەم دیزاینە بیرۆکەی کامتانەوە چۆن کارتان لەسەر کردووە ئەم دیزاینە بیرۆکەی هەردووکمانە تا ڕادەیەکی زۆر ئەمە جۆرێک لە جلوبەرگاتوان بڵێن بۆ کوڕ و کچیشە بێ لە هەمان کاتە جاگەر دیقەتی بەی هەر دانێک جیاوازە لەوەی تر ئەگەر ڕەنگەکەشی هەمان ڕەنگوێ ئەوەی تر جیاوازە حتا ئێمە ئۆپشن یاخود اختیاری تاواتی بە خەڵکەین کە خۆی ڕەنگی شتەکان هەڵبژێرن بۆ ینی زۆر تایبەت بێ لەلایەوە ئەمانە تەنها بۆ نمونەن ئێوە ئەتوانن کە هەر کەسێک گەگە نەخشێک توێ بەڵام بۆ مەرجی کە لەسەر ئەم شێوازانە بێت هەیە بە تایبەت یەکسەرەوە بیبات هەشە چاوەڕێکە یەکسەر بۆی دروستەکەینەوە بۆ شێوازەی کە خۆی ئێمە لەسەر کۆلێکشن ئیشەکەین کە خۆمان دروستیەکەین و خەڵک بە پێی خواستی خۆی تیا هەڵەبجێرە و وە پرۆدەکتیشمان هەیە بەرهەمیشمان هەیە فرسەتێک یعنی چانسێک بۆ کڕیارەکانمان بەجێڵین خۆیان بە پێی دڵی خۆیان هەم نەخشەکە هەم ڕەنەکە هەڵبژێرن و بتوانن ناوی خۆشیان زۆر کەسێ بە ناوی خۆی بە پیتی کوردی لەسەری ئەنووسێ و ئەوە کە ینی زۆر دڵخۆشکەرە کە بە زمانی کوردی نووسراوە لەسەری بۆ نە کڕیارێک کێتە ئێرە حەزەکەی بە بچینە ئەولاتر کڕیارێک کێتە ئێرە بۆ من حەزم لە بابەتێکە بەڵام بۆ ئەمێ نەخشەکە جیاواز بێت یا خۆت قوماشەکە جیاواز بێ ئێوە چون کار لەسەر ماکەن بۆنەوە بابەتەکان کە ئێوەیە لای ئێوە هەمووی ئامادەکرا و ئێوە نەخشی لەسەر ئەەکەن یا خودتوان بۆ نە دوورینیش ئەو بابەتانەمان هەیە یاخود قوماشەکان چۆن دیاریەکەن قماشەکان بەپێی جۆر و شێوازی ئەو جلوبەرگەیە کە دیارەکەین بۆ نمونە ئێستا ئەو بەرهەمەی کە پیشانمان نای کە هودی و سوێتەرە بڵێن بلوسە بۆ کچ و کوڕەتوانێت لە بەریکە بە دڵنیایەوە تۆ ناتوانانی ئەو قماشە بەکاربێنی بۆ کراسێک بۆ ئەزیەکی کچانە بۆ نمونە هاوینە بێ بەکاری بێنی بۆیە بەپێی بەرهەمەکان و شێوازی ئەو بەرهەمە بەپێی ئەو هەم قماشی بۆ دیارەکرێت و هەم تا چەنیش ئەتوانی لێرە لە وڵاتەکەی خۆمان یعنی کار لەسەر ئەو بکەیت چونکە لەوانەیە ئێمە چەنەها بیرۆکەی زۆر لەمە باشترمان هەیە بەڵام لەبەر ئەوەی زۆرمان بۆ نمونە قماش کە شتێکی زۆر مهمە لای ئێمە دەستمان نەکەوێت پڕ بە دڵی خۆمان ئەوەی کە ئەمانەیە دروستی بکەین باشە خاتوگەزەش لێرەیە پێم خۆشە ئەوەکو پاڵپشتیەک بۆ ئێوە ئەگەر بفەرموێتە لای من خات و گەزە ئەگەر بفەرموویتە لای من سوپاس دەکەم سلااوە لێبێ زۆر سپاس ئەگەر بیتە ئێرە خێربێن خۆشحاڵ بووین بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئامادەبوونتان ئەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم پشگیری دایکێک ئەگەر هونەرمەندیش نەبێ بەڵام بۆ پاڵپشتیکردنی توانای مناڵەکانی تا چەند گرنگە تۆکو دایکێکە لێسا پاڵپشتی بەهرەی هەردوو کچ و کوڕەکەتی کە کار لە پێکەوە ئەکەن و براندێکیان دروست کردووە بەڵێ بەڕاستی پشتگیری دایک و باوکان یعنی پشتگیری خێزان بۆ مناڵەکانیان نەت تەنها هەر لە بواری بازرگانی و کارکردنە لە هەموو بوارەکانە هەر لە خوێندنەوە هەر لە پەروەردەکردنەوە هەر لە هونەر و زانست و هەتا دوایی کۆڵەکەیەکی سەرەکیە بۆ گەشەکردنی مناڵەکان ئەلبەتە ئەمانیش لە خێزانێکی هونەری کە پەروەردەبوون هونەر بەشێکی گەورەیە لە ژیانی هەمومانە اینجا ئەم هونەرە چۆن تێکەڵ بە بواری بازرگانی ئەکرێ بە بواری مارکێتی نەکرێت هەڵبەتە خۆیان دەرچووی بەشی بزنسی زانکۆی ئەمریکین لەو بوارە پسپۆڕیەکیانەیە شارەزاییەکیانەیە لەگەڵ هونەرەکە کە توانیوانە تێکەڵیان کردووە وەک پێویست بەڕاستی ئەمەش کاتێکی زۆری خۆمانمان ناونەتێ بۆ ئەوەی کە پشتگیریان بکەین بۆی لێرەوە داوا ئەەکەم لە دایکان لە باوکان ئەوەی لە توانانە ئەو دەرفەتەی هەیەە بیخەنە بەردەم مناڵەکانیان بۆی بتوانن دو ڕۆژ شانازیان پێوە بکەن بەڕاستی منیستە شانازیەکەم مناڵەکانم کە بەم شێوەیە بتوانن لەم بوارەی خۆیانە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە بڕۆن باشە هونەری شانۆ و شێوەکاریش چۆن کاریگەری هەبووە لەسەر ئەم کارە بەڕاستی خۆی هونەری شانۆ دایکی هەموو هونەرەکانە مۆزیکە ڕەنگە نەخشە تابلۆیە دەنگە جەستەیە هەستەکەی ئەمانە بتەوێیانەتە بەشێک لە ناخی ئەمانە دروست بووە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ دیارە لێرە ڕەنگی یاوەتەوە لە ڕەنگە ڕەنگی یاوەتەوە لە تابلۆکانی باوکیانە ڕەنگی یاوەتەوە هەڵبەتە باوکیشیان بەشێکی گەورەی کارکردن بۆ لە نەخشە ئەمە 3 ساڵە ئەمان بەردەوا من لە بواری نەخشە ئێستا توانیویانە وردە هەنگاوەکان گەورەکەن و ئەوەشی خۆشحاڵیە بەڕاستی
سەر نەڵێن بڵێن مناڵی دوو هونەرمەندن و یەکسەر هەنگاوێکی گەوران ناوە بێگومانەوە تۆکو ئاماژت پێکرد 3 ساڵە ئەمان سەرقاڵی ئەم کارن اینجا توانی ویانە کە ئێستا دوکانێک یاخود شوێنێک بخۆیان ئێستش هێشتا هەر سەرەتایە ڕەنگە ئێستش ئەمە تمۆحی ئێمەش خۆیان نەبێت ڕەنگە هەنگاوی گەورەتر و پێشنیاری گەورەتر و سەرنجی گەورەتر بچێتە ناو بوارەکەیانەوە چونکە ئەم ژیانە زۆر قورسە و ئەم ژیانە زۆر پێویستی بەوە هاوکاریکردنی یەکتری هەیە یعنی ڕەنگە بە تەنیا خۆیان نەتوانن بگەنە ئەو پلەی کە خۆیان ئەیانەوێ بەڵام تەموحیان خۆزگەیان ئەوەیە لە پاشە ڕۆژا بتوانن ئەمە زۆر گەورەک بێ و ئەمە زۆر جوان بێت بتواندێ ئێمە ژۆک و هەر براندێکی تر لە دنیا شانازی بکەین کە شتێکی کوردیمان هەیە و لە دەرەوە جێگە ئەگرێتەوە و خزمەتی هەموو لایەکی پێ بکەین. کانە خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم بەو هیوایم کە ئەم براندەش بتوانێت دەستپێکێک بێ بۆ ئەوەی کە گەنجانی تریش جارێکی تر بتوانن وەکو دەستپێکێک بتوان کار لەسەر زیندووکردنەوەی کللتور بکەن و بۆ هیوایم براندی نەخشیش گەورەتر ببێت و کاری جوانتر بکات و بتوانێت هەلی کاریش بۆ دەیان گەنجی تریش بەرەخسێنێ. سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە کورسات سەرچاوم بە بەڵێ کوردستان قسە باسمان کرد لەسەر براندی نەخش و بێگومانم کە ئەم براندا ئەتوانێت کە بە شێوەیەکی باش کار لەسەر زیندووکردنەوەی بەشێک لە ئەو کللتورە بکات کە هەم خانمان هەم پیاوانی چەندین ساڵە لەسەر ڕاهاتون بەڵام بە شێوەیەکی مۆدێرە.